سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە بە دوواداچوون بۆ کێشە و خەمەکانی دانیشتوانی ناحیەی سەرسەنگ دەکەین. بەشێکی زۆر لە دانیشتوانی ئەو ناحیە دەڵێن فریامان کەون ماوەیەکی یەکجار زۆرە هیچ خزمەت گوزاریەک پێشکەش بە ناحیەی سەرسەنگ نەکراوە. ئەگەر خزمەت گوزاریەکیش لەولا کرابێت بە هیچ شێوەیەک لە بەرژەوەندی دانیشتوانی ئەو ناحیەیە نەبووە. بابزانین کێشە و گرفتەکانی دانیشتوانی ئەو ناحیەیە چییە کە بەشێکیان دەڵێن ناحیەکەمان شارەکەمان بەرەو چۆڵبوون دەڕوات. باشترین کار لە ناحیەی سەرسەنگ کە دانیشتوانی باسی لێوە دەکەن دەڵێن چایخانەیە. لێرە خەڵکێکی زۆر بێکارە ڕۆژانە بە یاریە جۆر بە جۆرەکان وەکو ئەم تاوڵەیە یاری دەکەن کات بەسەر دەبن. لەبەرچی دەڵێن ئێمە بێکارین سەرسەنگ خەڵکێکی زۆری تێدا ماڵیان بەجی هێشتووە ڕۆیشتونە تا دەرەوەی سەرسەنگ. ئەم قسەیە تا چەند ڕاستە بەڕاست ینی بێکاری هەیە لەم شارە؟ سادێ سات ڕۆستە چه گومان تێدۆنینە بلۆ بێنە vêrê حکمت بێتە vêrê سێرکەت و ساکەتە حولمە نەمە مستەشفۆیە و نەمە قوتۆبخۆنانە و نەمە تشتێک نینە نەنۆنا و نەگوندا و نەبژێرە خەڵک ڕەویە؟ خەڵک سادێ تقریبا سادێ هەفتێ یەتڕاوینیش مەسیحیۆ بسرمۆنۆژی تقریبا سۆڵێ 25-26 ڕیس عۆیلە سەرسنگێت ڕاڤنج vêrê تشتێک vêrê نینە نینە باشە لە ساڵێن هەشتا یعنی سەرسەنگ ناوبانگێکی زێدە هەبوو لەسەر گەشتیاری نوکە چمەک بێکاری هەیە سەرسەنگ وەکی گەشتیار وەکو سیاحەت کاریوی نینە سەرسێکی و بێ خۆدۆنە نە مدوینە هەیەمە هەیە پسیۆرە حۆلێمە بکەنە لوژنی هەیە پسیۆرە حۆلێمە بکەنە دختورمە هەیە نە تشتێکمە هەیە ئەکە بێگۆ بێ بێن تازۆنی بۆن دکۆنە بگارن نەمدوی نەحیا نهێشتۆ نەوەتە vê ساسکێ گوتی کۆنێ گەلی شعبی حۆلێ واچە کۆدۆ ساکەی نەvê دکۆنێ کاف تشتەیە درستەوەنی خەلەتە قەسۆ بیوەسۆت هەر کەسێک دوێدیکی بکەیف خویە حڕیەتە ینی ماچمە عیشەت vêrê نەمۆیەژی بلی ڕێزۆلەتێ و تعبێ پێوە مەشورێت یاکامژی دێ بخوی یائی باشە ئەگەر وسا دەوام بکە ینی دەوام بکات دێچول بی بێشول دەبێت بێشول بی دێچول باشە نوکە منداڵێتە زارۆکیتە کاری نینە هیچ قەت تشتێک نینە نینە ئەبات vê ساسێکی هەر کەسێکی پێشماگەک هەبیت یەکیتەوە بێ و پێی دۆرەت کاتۆ دکۆنەکە بیت تێدی هەمیت بەڵن باشە زۆر نینە ئەبات تۆ پێم بڵێ ینی ژبەر چ شوون نینە لە سەرسەنگ ینی کارێک سیاحەت چمان نینە سەرسنگێ ئەس سەرسنگی بێژم سەرسنگ سۆڵێت پێنجیۆدەوە وەختی دەست سەرسنگێ کردی و بووە سیاحە گوتە سەرسنگێ ناحية الملوك للسياحة يعني الشوق الأوسط أول ناحية بالسرسنك هو تدون يوم مالكو تقولي يوم مالكو الشوق الأوسط أول ناحية بالشوق الأوسط والسياحة اللي بفرابي و هكذا بيجن ملوكو قصكرية وتصل حتى صولت هشتيودو حتى صولت هشتيو بيجي حتى حرب العراق إيراني هكذا هاد بلد موسمة هوفينا ده هو سرسنكي بوار بقى احتمال حديقة جيلا باشا جبر شو مسابة سرسنگ هاتية بشتي سرسنك بويا أودي سرسنك هو إهمال كرن سرسنگ دو تأثير ليوت سوجبارة من دخوازة بترسم سوجبار كيشة يعني حكومة ده بيجي قيران بويا دستالات يمنية حكومة ده بيجي حكومات دو تشتي سراكيل سرسنك ولا كل سرسنك هجمول بو إيه حكومة سرسنك بيجوه بهوفيت يودوي شارع كوتا كرن أو شارعها وقت مشروع صدامي شكلنا أبو قصر إينشكي كربا قصر رياسي أو شارع يعني فيجو بيهوت يفكرن أو شارع يعني حشتي الصادي حتى نط صادي هاد نوشون سروي شارعيتيت كاد لخري سرسنك نبيتر يعني دوی شارع راه نوچونامات ویرات تکرد اول بیاید یادی آوادا کردن سرسنگی و سیاحا سرسنگی جورا کودی یعنی گشت نکره و نشکره او شارع ضرره کی زور هبو بس تو بیجه من يعني نوکا سرسنگ ناحیه يعني وکی گوندک يعني قلم و سر محافظه و ناحیه بس مخابن تبیانو که دیف پیش کفتنا هر تشتکی تو بچه کمالگاه قدشه گلک فرقیه اگه تو بچه بگو قدشه پیش دقاش مدیرینه قدشه باشتره لناحیه سرسنگ گلک اگر اس محتاجی بجدی يعني گلک بو گلک اگر اس محتاجی چه بن بگو به از بش ما قدشه گلک تشتی هی هچ کو از بش ما محافظات هوی که یعنی وره بگو المدرسه که صفک و بچیک
شش بحافت 48 پێنجی تەڵەبە تێڤە بن بێ کۆرە بێ ئۆگێر vê zistonê vê sarmoyê xir biçîk کارەساتە کۆرەسۆتە لە ڕووی سروشتەوە سەرسەنگ هەموو پێداویستێکی گەشتیاری هەیە چیای جوان شوێنێکی جوان بەفر ینی وەرزەکانی ساڵ زستان هاوین پاییز هەموو دیمەنە جوانەکانی گەشتاری تێدایە بەڵام لەگەڵ ئەوەشدا لەم سەرسەنگە هیچ پێداویستێکی گەشتیاری کە خزمەتی گەشتیارێک بکات نابیندرێت ئەوەی کە بەسەر ئێمە هادووەکو تیمی باسی ڕۆژ ئەمڕۆ بەیانی ئێمە کە لە خەو هەڵساین لەنێو ئەو سەرسەنگەدا شوێنێک نەبوو نانی بەیانی تێدا بخۆین یعنی ئەمە ئاماژەیەکە کە چەندین جار بازدەوە دەکرێت کە کەرتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان پەرەی پێدەدرێت بەڵام ئەگەر لە شوێنێک پەرەی پێدرابێت ئەوە لە سەرسەنگ پەرەی پێنەدراوە و ئەو شوێنە بێبەشە لەوەی کە کەرتی گەشت و گوزار بە شێوەیەک لە شێوەکاندا خزمەتی حکوومەت و خزمەتی ئەو هاوڵاتیانە بکات کە بژێوی ژیانیان لە ڕابردوودا لەسەر کەرتی گەشتیاری بووە. پێم بڵێن ئاریشەیەوە چنە لە سەرسەنگ ینی ژیانی وە چەوایە ئۆریشەمایە و سەرەکی لە سەرسنگێ خەڵکی سەرسنگێ خوجێ خەڵکی سەرسنگێ هەمی ئەتیبۆدەوە سەر گەشت و گۆزۆریە بەڵێ گەشت و گۆزۆر ئەمە پشتی سەر هەڵدوانی سەرسنگی و مری سەرسنگ نەمووە ژبەر چ مری ناخر سەرسەنگ خۆنی ینی ناوچەیەکی گرنگی گەشتیاریە سەرسەنگ بەشێکی گرنگە یا عالەمیە عالم هەمی زۆری سەرسنگ چییە سەرسنگ گەشت و گۆزۆر نەمووە هەموو ئەوان کە ئەو جێتو لێ ڕۆسیۆی ئەمە ژوور سەر هەدون حتۆ کە بۆ ئەم بەدەسە کۆبلە ئەف نەقۆ سەرمەدە کۆبلە 20 بینۆیت بێت هەل سەرسنگێ کۆبلە حکمەتی چی نەگرینە خدمات سیاحی گەشت و گۆزۆری بەنینن باشە بستشفۆ مەنینە باشە یەک دقە ینی ئێستا سەرسەنگ هەمی دنیا دەزانی هەمی کوردستان ناوچەیەکی سیاحیە گەشتیاریە باشە وە بەرهێنەرێک ji ber çi nayete serseng projeyekî hotel durustka motel durustka ji ber çi projeyê siyahet nîne lê derê مام عزیز ها دي بروجي چه درس كتن هاكو خوني سياحي همي ها كده مساطحة او مساطحة همي مسؤولة ها زنجينة بخو اب خوني قشت گذاري بخو كرين چه خوني نبون البيركي ما هنگي فندق حجري هبو نوسنو مسرسين كي فندق حجري بو هذا فندق حجري بنو جدا نوسنو مسرسين كي قصو مالكي نمويا قرية ما فندق إيطالي هبو باشە ئەگەر قرية فرنسي تو بێژە من باشە باش یەک دقیق ئەگەر ژیان وسابی ئەدی ئەو خەڵک چ دکەن ینی چ دکەن ینی خەڵک دەڕۆن دەڕەڤن نوربن اما لا حول ولا قوه يا چەوە دەڕەڤن ئەوە ینی چۆل بووە سەر ینی چۆل بووە چۆن وایە بوویتە گوند باشە بەس یەک دقە ینی لەوێ دەرێ دەبێژن ئەو دەڤەرین ئامێدی دەڤەرین زاخۆ دەڤەرین دۆک بادینان کاکە بەرپرسەنە نوێنەری وهەنە لە پەرلەمانی کوردستان لە حکوومەت نینەرێن ما بەسیت بەریکە خۆنە کەس مە چنەکە دەخە بەڵگە چنە خون دگەلوان ئاخافتینە هەرە وەڵام گەڵافتینە زۆنە نینەرە هەگوت بەخت بەری هەر بژۆت دێ دهێت دهیبیە بخش عەرە بەریکات هەگوت چوتە کورسیگە خۆ دێبدێ چ بێتە کردن بۆەوە لازمە نوکە حکوومەت گوێ خۆ دەداتەوە یعنی دەبێژی بزانین خەڵ چت بێتە کردن نەخۆشخانە هەنە نەخۆشخانە نەخۆشخانە لازم بەنگاکل وێرە بێ دکتور و بێ دەرمۆن و بەمیت چەند کەس لە سەرسەنگ ژیانی وێ دکە ینی چەند کەسەنە زۆرن 1000 کەس 3-4 کەس بنکەیەکی تەندروستی نییە نینە کو دکتورێک لاری مستشفى البرينة شوفوا قال سارسين تنينا نينا. برجع وزودية يو قديم سارسين تبول بريكة بول بريكة ناقل كل برا بريكة بەپەی دوایی سەرژمێری زیاتر لە 11,000 کەس لە ناحیەی سەرسەنگ و دەوروبەری دەژین یەکێک لە گرفتارە گەورەکانی ئەم ناحەیە نەبوونی نەخۆشخانەیە
کە بەشێکی زۆر لە هاوڵاتیان دەڵێن لە ناحیەی سەرسەنگ کە زیاتر لە 11,000 کەستەیدا دەژی نەخۆشخانەیەک هەیە بەڵام ئەم نەخۆشخانەیە تەنیا دار و دیوارە داوا لە وەزیری تەندروستی دەکەن کە بە پەلا چارەسەرێک بۆ ئەم کێشەیە بدۆزێتەوە سڵاو لەوە بێ چەندە بێ و نەخۆشخانەی کار ناکایانی کار پێ ساڵامە هۆسە هەیکەلە 5 ساڵ ئارێوڵە هەیکەلە ئەوی ئۆسۆیە یۆ تەرمیم کردی ها تەرمیم کردی و هەوسە نینە مستەشفۆ سەرسنگی دکتۆر نینە دکتۆرێکی متونۆ بینی چوولە وێرانە کەس تێڤین ئاڤەیە خودێت و شەوێ نەوێری بهەیە بێرە شەوێ خودێت و نەوێری بهەیە بێرە دێ گورپ تاخۆ باشە بەس بێژ لە من کاکە 11,000 کەس زێدەتر مرۆڤ بێ دەرێ دەژی چاوە بێ مستەشفا دەبی ینی چاوە ینی هون ناچنە دەب وەزارەتە تەندروستی کەسێکی وە نییە دگەل وەزیر بە ئاخاوی دگەل مدیر تەندروستی بە ئاغاوی کاکە من زارۆکێمان نەخۆشکەوە خێزانێمە ئێمە مستەشفۆ سەرسنگی نەقل کرد برای ئۆزۆدیە ئازادی برای کومەلگا ئۆزۆدیە وێگە لە شخصای پێشمەرگە مەجبورە شۆژی بێتەوە حتا بچێت ئایۆلە خوب بەتەخەستی باشە ئەو دەمی ڕووداوەک چێ دەبا چ بکەن بۆ دکتۆر بۆ عیلاج بۆ چارەسەر چۆرە سەرمان دچنە دەرەبێت سەرسەن بۆ چکەن ئۆمێدیە ئۆن دووگی بنگەهەکە 122 مەیە هەی مزامەتەکە لێ فاقیری مواودێ چکاتن خود دەرمۆ نەکلێنینە نینە مستەشفۆ وێرە و بریا مجمعش نوحیەک بەتە مجمعی ئەو ژی سەر یعنی لە ناحەیە مستەشفا هاتیە قەپات کرد لە کۆمەلگا لە مجەمعی هەن باشە تو بێژە من ینی دووسا بەردەوام بە بۆ گرفت نییە چ دبێژێت تو وەزیری تەندروستی نوکە گوهداریەتە دکات چ دبێژی خدا بلا وزير بيا ساكت عن مستشفى اه هكا وجدونا قبيل كر امجي دي قبيل كاين كاتك سنسن كده ما انا المستشفى انا مدرسه انا السياحه تشتك نينا تو دبێژی وەزیر جەنابی وەزیر بەلە بۆ مە چارەسەرکە بلا بلا بيا ساكت عن مستشفى هكا نوحيا سرسن كمستشفى الهابيتان هيك مستشفى تحويلي قندقيت كتن باش ئەو دەمی بەفر دێتە بارین شارە دێتە جمدان ینی بوز دەبە گرفت نییە هون بچنە ڕێ ینی خەتەر نییە خودي في جو هكا هيك سيوالك دبلك الهابيته شيت على لقبه المستشفى هكا نبيتا ئەگەر نەبیان ئەگەر نابێت میتات خۆنی بمونێکی حالەتی وسا بووە هیویدۆری جەنۆبێ مەسرور بۆرزۆنی عیلۆجەکێل وێرە بکات هەکا و نابیتم خودێتی خۆی ماچنۆکە یەکێک لە گرفتە هەرە سەرشیەکانی یاریزانانی هەرێمی کوردستان بە تایبەت ئەوانەی یاریزانی مەلەوانین نەبوونی یاریگایەک مەلەوانگەیەکی نێودەوڵەتیە بەڵام ئەوەی کە ئێمە بەرچاومان کرد لە سەرسەنگ مەلەوانگەی نێودەوڵەتی هەیە کە لە ڕۆژێک لە ڕۆژان پاڵەوانتی ئاسیە لە نێو ئەو مەلەوانگەیە بەڕێوە چووە و تاوکو ئێستاش لەلایەن دەستەی وەرزش لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری و لاوان تاوکو ئێستا ئەم مەلەوانگەیە بێساحێب بووە سەیریکەن بەڕێزان سەیری ئەم مەلەوانگە نێودەوڵەتیە بکەن کە نۆژەنکردنەوەیەکی پارێکی کەمی دەوێت بەڵام تاوکو ئێستا بەم شێوەیە بە خراپی بەجێهێڵدراوە. خەڵکێکیش باژێرن هون دووەکی بۆ سیاحەت هات بەلە وسیحەوەتیم بەس ئەم نەشەو ساکەوین ڕێکۆ ناخۆش بوو ڕێ ناخۆشە ینی شارەوانی بەلەدیە کاروی وسا ناکە ئەو ڕێ چاپ بکاتن چەند ساڵ چند تێم خراپترە چەند ساڵەکەەوە خۆش بم چوە سەر گۆ نەشمشت تام نییە بۆ سەرسان بۆ تاساژی چێ نەکردە هیچ پرۆژەیەک نییە نینە جاکە سیحەیە ناشریکێک هەیە بگوێت ئەودیا بۆ شریکە بۆ ڕێکیشکە خۆش بێت شریکە دۆ خۆچێکێت باشە مەگەلێک ناوچەی سیاحی هەنە گەشت و گوزار هەنە لە کوردستان هەر نەفت مەدەبێژین نەفت ئیرۆ ئەوەندە بوو دۆلار دابەزی بەرز بوو نەفت بەرز بوو دابەزی ینی بدیتنا تا حکوومەت کار لەسەر کەرتێ گەشت و گوزار بکە باشتر نینە؟ هیچ کۆسەر نەکردیە کار نەکرد نابەت باشە چای گارە خەڵک دێتە سەردانیوی
عالم زور تید زور تید بس جی نخوشه گلک ناخۆشە ڕێک ناخوشه خزمەتگوزاری نییە ji بلیویش خەڵک هەر دێتە بێت والله عالم مجبوره مەجبورە عالم مجبوره بس هر جی نخوشه سروشتێکی جوانە سروشتەی گەلێکی جوانە زۆر جوان هیچ کەس دێتە چای گارە ji بلیوی خەڵکی دهۆ خەڵکی بێگانە دێن بەغدا هەبێ خودش گەلش دەربەتێن گەلێکێت عالم پێ سەردانە چێ گۆرەتنی باس گەشت و گوزاری لێ نینە نینە دێ ساکێ چواکی ڕاپۆڕیتە نا خۆرنەک لە ناڤە خۆرنەک لە هەیە نوکە ساعت چەندە ساعت چەندە ساعت ئیکم چۆرێکی باشە ئەگەر دەما خواردن بە نیڤڕۆە وەختی فرۆفینی مادام هەبوون فرافینێ نوکە چێشخانە هەنە بس ئەس دوور فێرێ هەمۆ شۆرعی ڕاپۆڕیتە خرێش کۆرکەتی هەکە گفتکە ماتام بۆ جێت گەشت گوزاری هەبوون دۆچی فرۆڤینی خواردن نییە ڕێستوران نییە مۆتێل نییە نە بەشەرت گۆزە هەتیمۆ بێ گۆزێ بدەن ئەگە جێ گەشت گوزاری لێ بدەن دێ مەسلحەتەوەی پتر لێتن دێ پتر فۆیدەشی بینە عالم دژدەر بە قەستکێتێ بەس جێ گەشت و گوزاریش کۆرکەتیە گەلک کارکەتی بەڵێ گەلک باشە ji ber çi xelkek nayê yanî projeyekî we berhênan çê bike motel çê bike hotel çê bike eger xelek wisa bête êre ferm o rêgaya ji bilî hendeş her xelek dêtin مجالی نانه کسکی mecal nade مجانی نبو کسکی به جاکی گشت و کوزاری چکد عالم گشت خالی بکد ji ber çi بر مصلحت تایبت taybet yani ew er axaftinê yan belgê we heye yanî xelkek خودی ما پیشا و دیاره سەرڕای ئەوەی کە خزمەتگوزاری گەشتیاری لە چای گارە و سەرسەنکەمە لەگەڵ ئەوەشدا یەکێک لە هەرە گرفتە گەورەکان لە بەردەم گەشتیاران کە خەڵکێکی زۆر لەبەر جوانی سروشتەکە و بوونی بەفرێکی زۆر ڕوو لە چای گارە دەکەن نەبوونی تیمی پاکەرەوەی بەفرەکە ئێستا وەکو دەبینین ئەو شەقامە بە تەواوەتی بەستاویەتی هیچ ئۆتۆمبیلێک ناتوانێت بەسەرکەوی مەگەر زنجیر نەبێت ئەو مەسافەیەی کە پێویست دەکات تیمەکانی شارەوانی تیمی پاکەرەوەی بەفر شەقامەکە پاکەنەوە یعنی کەمترە لە 500 متر بەڵام یەک ئۆتۆمبیلی شارەوانیش لەم چایەدا نابینرێت کە ڕۆژانە بە سەدان هاوڵاتی سەردانی چایگارە دەکا و بەهۆی ئەو بەفرەوە تووشی ڕوودا و دەبێت. تۆ خەڵکی کیش باش خەڵکی دۆکەم تو هاتێ چایگارە بۆ گەشت ئەز هاتیمە vêrê بۆ گەشت و گوزاریە خوشیەکل vêrê ببم بەس پامە ئاریشەکە هەی ئەم حەزکەین شارعیمە بوومە چێکەن کێشە شارع کێشەمە شارع کێشەمە جاکێ بەرفرەیەت خو ماستر لێ بکەین گەشت و گۆزارە جێ گەشت و گۆزارە بەغداد تێن vêrê گەشت و گۆزاریتکەن ڕاخێ gelek hemî li anavetê tu wekî geştiyarek nûka hatiye sirseng û çaygara bi rast rêstorantek hene çeştxane hene hotel hene motel hene navlanîne viya tişte hemî heban gelekê tên yê tatî nevêrê asê bûn şilayê panzîxanê ve şilayê xwarinê ve gelek tiştkê min vî çaygara mixabin yanî cihekê geşt û guzarekê dereceyeke بس چه تشتی دو صبح منای نکردن. باشه سرسنگ با دوهک وکی نافچه کی گشتیاری گرینگه یعنی هر وصا بمینه. کلا یه جای که یه کافنی یه ماشینوری پیدویا مخزمت گذاریک بو بیت کردن و تشکی پیدویا بو بیت کردن. باشه. گلک جرده بیشن بری قصری ملکی هبویا قصری پاشان اردن هبویا. Yani avadani bete kirin baştır da bale bale pizza tişabına çekirin ve monija kirin hafta şey tayin utkavin dodi tayin hafta şey yetkavin bun u pizza bina monija kirin şlo hikmet başa çay gara çi cudaya ki din he de gel çay ki din av çaya ki ye momejuya hami ne وانا بس دو كل كردستان عام العراق يجي يعني كل بغداد همي جوتي نافير و تشتي بيدفيد بو غورا نودي اگرن اگر لرابردودا سرسنگ وکو ناوچێکی سیاحی گەشتیاری ناسرابێ بەڵام تۆ وەکو بەڕێوەبەری گەشتیاری لە سەرسەنگ چۆن پێناسەی سەرسەنگ دەکەی بەڕاست دەتوانی ئێستا بڵێ سەرسەنگ ناوچەیەکی گەشتیاریە هۆتێلی نییە مۆتێلی نییە چێشتخانەی نییە ئەشم پێنۆسەکێ بدەمە سەرسینکێک
کو سەرسنگ ڕەمزە گەشت و گوزارە کوردستانê و عێراقê بوو و جەوهرە هاوینگەهێت عێراقê بوو بوو بەێ ئێستا نەما بەێ نەمایە مەخابن باشە بۆچی هۆکار چییە؟ ڕاستی gelek هوکارێت هەین هوکار gelekê ten çêt bît bernamekê wisa ez neşim heqê sehbetê bidem باشە دەستەی گەشت و گوزار وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار دەڵێن کاکە ئێمە پرۆژەمانەیە لە هەر شوێنێک گەشتیاری بی ئێمە خزمەتی دەکەین و وا دەکەین گەشتیاران لە عێراق لە ئێران لە تورکیا لە ئەوروپا بێ بەس چ مەسلەیە فندق حەجەری لە پەنجاو ئاوەدانی تێدا بوو هەتا 92 بە بێرانی دەیبینین ئەمە چییە؟ ئەvە پرسیۆرە مژیکە تۆژ ئەو پرسیارە مەژی ئەف پرسیۆرە هەی و مخابن و ئەم هیوی دارین ڕاستیەکە هەی گەشت و گوزار هەمی دنیاە کەنگی پێشتکەویت و گەهیتە گولپیت کاخۆ و بخەمل کەویت وەختی هەر وڵاتێک کاملانە استقرارە سیاسی و اقتصادی دادبوارید بەڵام ئێستا هەندێک مستاتەحە دەبینین کاکە لە باتی پرۆژەی گەشت و گوزاری تێدا دروستکەن کردویانەتە شتی شخصی ینی ئەو مساتەحەیە هەر چەندە دەستەی وەبەرهێنا سەرۆکی حکوومەت دەڵێ هەرچی مساتەحەیە دەبێت لە ماوەی 2 مان کاری تێدا بکرێکە بەێ هەندێک مساتەحچیا بەرخورە ئەف ئاوهەیە و خانیت سیاحەیەت گرتین مثلا بۆ 25 ساڵە و ئەوانژیک شلۆیە خوڤە داینەف خەلکی بۆ هەیامێت درێژ ینی 20 ساڵە 25 ساڵە مەژی ئەف گۆزندە هەیە بەێ ئەڤ خزمەتە گەشت و گوزارێنەوە کە دیڤید دەست و داری ڕەنگە شلۆیە قانونی و ئەو عقدێت وان ئیمزاکرین ڕێکێ بدەنێ ڕەنگە بەێ دیف ژوارێمە و دیف وی حالێ ئەم تێدا ئەم نبینین ئەڤ خزمەتە گەشت و گوزیارێ بکات دا بزاف یا بەردەوام بیت چونکە ئێکی دەبخۆخانیەکی گریت و کلیل کۆخەکەتت بەشیت کۆخڕە بەلکەم ساڵێکی هێتی ئۆنها جارێکی دێتی ئۆن هەر نهێتێ ئەڤە 2 ساڵ بوو بۆش بوو یعنی تایبەتی مناسبە و جەژنە یعنی هەکەخانی هەمی درست بان ئاو و کەهرە بوو هەمی پێتڤێت گەشتیارە درست بوون ئەس بواردکەم دا وەزە باشتر بیت. بە گوتەی دانیشتوانی شارۆچکەی سەرسەنگ کە لە ڕابردوودا وەک هاوینە هەوارێکی گرنگی گەشتیاری لە کوردستان و عێراق و ناوچەکە ناسرا بوو بە گوتەی ئەوان زیاتر لە 150 دانیشتوانی ئەو هاوینە هەوارە چۆلیان کردووە بەهۆی نەبوونی کار بەهۆی پشتگوێخستنی کەرتی گەشت و گوزار بەرپرسانی کەرتی گەشت و گوزار دەڵێن بەهۆی نەبوونی مۆتێل و هۆتێل و تەنانەت نەخۆشخانە وای لێ هاتووە ئەم شارە خەڵک تێیدا نەمینێ و بیر لە شوێنی تر بکاتەوە تاوکو تێیدا بژێت باشترین چارەسەریش ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بەجددی لەسەر ئەم هاوینە هەوارە بوەستێ و کێشەکانی مساتەحە کێشەکانی کەرتی گەشت و گوزار کە داهاتی سەرەکی دانیشتوانی ئەم شارەیە چارەسەر بکات خەڵکەکە بێ ئومێدن بەڵام ئومێدیان بەم حکوومەتەیە و چاوەڕێ دەکەن کێشەکەیان بۆ چارەسەر بکات تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست.